بڵێم چی ئەڵی سەبارەت بەم خۆپیشاندان ڕاستەخۆ قسەکەم وەکو مامۆستاگاتونێتە سەر شەقام داوای مافی خۆمانەکەین یەکێک لە مافەکانمان ئێمە دوکەوتنی موچەکانمانە داری موچەکان لە کاتی خۆی داوا ئێمە لە 2020 تا ئێستاەک بوو چشمان وەرنەگرتووە بەهۆی نەدانی موچەوە بێگومان بازار شکستی هێناوە بازار بەرەو داڕوخانێکی تەواو ڕۆشتووە ئیش نەماوە لە شارەکەیە ئێمە ژەمانەوێت دۆخەکە ئاسایی بێتم دۆخە چۆن ئاسایی بێتەوە بە نەمانی ئەم جوود بنەماڵێ بە نەمانی ئەم دەسەڵاتدارانە بەوانش کە پشتیوانیانەکەن بەڕاستی کۆمەڵێک لایانی کەشێ پشتیوانی ئەماناکەن هیچ فەرقانی لەگەڵ ئەمانەیە پێویستە کۆتایی بەم دەسەڵاتە بێنێ بەم سیستەمە بهێنرێت گۆڕینی سیستەم دەم کاتە کارێکی پیرۆزێ ئێمە تەنها بوو موچێک ناکرێتە سەر شەقام بە موچێک بە موچەی مانگیەک و بمان بنەوە ناو هۆڵەکانی خۆنیان بمان بنەوە ماڵەکانمان و کوپمانکەنەوانە درێژە بە خۆپیشاندانەکانەی بەڵام کات و شوێنەکەیمان تا ئێستا دیاری نەکرێت بە شێوازێک و بەچی میکانیزمێدا دووبارە داوای خۆپیشاندانکەینەوانێ بەڵام بە هیوای ڕوخانی ئەم دەسەڵاتدارانە هیوادارم خەڵک تەواو لەم بێئاگاییە تۆزێ هۆشی بێتەوانێ بەڕاستی تا ئێستا خەڵک لە ماڵەدانیشتۆ ڕەنگە گاڵتەی بەکەماتنتە سەر شەقامەکان بەڵام بەڕاستی من ئەڵێ من گاڵتم بەوانەیە کە گاڵتیان بەم دۆخەی کێسەی من لەسەر شەقامەکانین چکە پێویستە هۆشیان بێتەوەوان دووبارە بێنەوە سەر شەقامەکان بزانن ئایا ئەم دەسەڵاتانە بە چی ئەڕوخێ ئەوان بە خوێن و بە قچە گاتونێتە سەر ئەم دەسەڵاتی ئێمەش بە هەماشەوە بێلا ببرێنەوانە ئەگەر وەڵامدانەوەیان نەبوو بۆتانەوە بێگومان بەرنامە و کار و چەلەکێکمان بەردەوامە بێناڵێ میشەڵا لە کاتێکی کا لە کۆنگرێشتەکە شێوازی خۆپیشاندانەکان ڕوونەکەینەوانێ تەنها لێرە ناوەستینە داواکاری خۆپیشاندانەکان بەرەو هەولێر بەرین بە بەرنامەشمان هەیە بە تاکید بۆی تۆزێک ئەم دەسەڵاتە ڕابچڕێکێنین چکە بە دەردیاڵێ نازەمە خەوتون خەبەریان نابێتەوانێ ئاگان لە بەزای میلەت نییە دار و دەستەکانن ئەم داواکارانەی خەڵکیان پێناگەێنێ هیوادارم بگام بزان ئەم خەڵکە بۆ چاتۆتە سەرم جارێ بەم ڕەمەزانە بەم زمانی بە ڕۆژۆ تۆ چیمان لەم دەسەڵاتە ئەوێت ناڵم تەنها موچەیەک نییە وەکو وەزارەتی تەندروستی بەداخەوە بە وەرگرتنی موچەی خراپ بەرەو خەستخانەکان و بەڵەو هۆڵەکانی نەبناردویان نەتوانێت بەداخۆمە بۆ موچەیەک نەهاتوین ئێمەوە مانگی 5 وا لە حوتی 5 تا ئێستا موچەی مانگ یەک وەرنەگیراوە بە وەرگرتنی تەنها موچەیەک ناڕێنەوانێ دوودانە مانگە بە ناوی کۆرۆنا و بە ناوی کەرنتینۆ خەڵکیان خستۆتە ماڵەوانێ بازاڕیان نەهێشتووە کاسبیان نەهێشتووە من سوورە زانم مناڵەکەم داواکاری هێ ناتوان بۆ جێبەجەکەم ئەزانم دراوسەکەم پێویستی بە هاوکەر ناتوانم هاوکاریکەم هاوڕەکەم مناڵەکەی نەخۆشە ناتوانم هاوکاریکەم دەزەحمەتی بێ موچەکەم بەربا من بتوانم هاوکاری خەڵکەم وەکو تۆ ناتوانانی هاوکاری خەڵکی نەدار و قوربەسەر و داماوکەی دەفەن و بمەربا من خۆم پیاوەتی پێوەکەم دەستان خۆش بە سوپاسان